كتم دادي زاني إيش تكرديا؟ أريد بكم كتم إيه بمنا قلت يعني كم إيش بكا؟ كتم مرق زلامو هستا كم زور زور تنقذ فسم دا جانا دلم دزاني إما زور بدبختي شكري خوايبك كتم الحمد لله زور شكري إيه شكر دا جانا دزاني وكتاني جامعي همي بيكو درونا دروا ناني دخون زوي دقوران بەڵام من چون پارەم پێ نییە هیچ کات ناتوانم دەگەڵام بڕۆم قوربانت بیدای خوا گەورەی ئینشەڵڵا دا جانی دای دا دەڵێم ئێستا جومعەی هەمووی بەیەکەوە دەڕۆنە سەفرەی پارەم دەدەی منیش لەگەڵام بڕۆم زۆرم حەز لێیە قوربانت بیدایە خۆزگەوە بە خۆتە زانی هەیە نییە ئەو مەعاشەی ڕەحمەتی بابتانە ئەویش بەدا و دەرمان دەم لە خۆم بە مەسروفی ماڵێ بدەم چ بکەم کچە قوربانت بم خوا گەورەیە کچم خوا گەورەیە ئەو لە هۆهای دەرمانەکانت خواردی ئەوڕۆ هێشتا وەخت مابوو هێشتا وەخت مایە کچم دەمزانم ساعت چەندە دا کا وەخت مایە دەبوو ساعت سێ دەرمانەکان بخۆیتە ساعت چارە کا بزانە لە ناوجانتە یا تو لۆشتیوانە لە بیر دەکەی هیچ بکەم کچم مەشغوڵ بووم دا جان حەبەکەت نەما بەڕاستە دەبزانە کچم پارەی تێدا بڕۆ لەو سەیدەلێ بکە دا بەسەوەیە 5,000 حەبەکە بای 40,000 دەبێت کچم ئەڵە هەرەوەندێ تازە پارەی مۆلی دەشتمدا بوەستە با تەلەفۆنێک با بە کاکم بکەم سەیرکە ئاکۆ لێرە چی نووسراوە دیقەتی بدە ئەڵێ هیگڵ زۆر بەتوندی هێرشی کردە سەر لۆجیکی ئەرستۆ لە بیرت بێت ببوورە تەلەفۆن بزانم ئەلو کاکە باشی باشی سانە جان کاکەدا حەبەکانی نەماوە ئێستا وەرەوە حەبەکان بکڕە و بۆی بێنە حاڵی باش نییە ئاگر جان بە یارمەتە فەرموو براکە بەنێجا باشە لە ماڵی هیچ پارەیەت نییە نەوەڵا کاکە جگە لە 5,000 بەخوای ئەمیش 2,000م پێ سانە هیچ پارەم پێ نییە وڵای نازانم کاکە جیان باشە باش تەلەفۆن لە مام دەکەم بزانم مام باشە خواحافیز باشە خوا دەبێت بەڵێ مامە گیان باشی سەلامەت بی ببوورە لە کاتیش دەگرم بەڵام لۆ شتێک تەلەفۆنم لەت کردیا چییە؟ مامە بەخۆشت دەزانی وەزع بانکەوە داچم زۆر نەخۆشە پارەشمان هیچ لە ماڵی نییە بڕوا بکە 5,000م پێیە دەزانی پارەی من هەموو لە قەردا ئەگە هەبایە بە سەرچاو مامە جان داکم زۆر نەخۆشە پارەی عیلاجشمان نەمایە ئەگەر بکرێ یارمەتیەکم بدەیت ئینشاڵڵە با قەردەکانم وەربگرمەوە ئەگەر کرا بەخۆم تەلەفۆن لۆ دەکەم مامە یعنی تەرتیب نابی بڕوا بکە با قەردەکانم وەربگرمەوە ئەگەر وەرم گرتەوە بەخۆم تەلەفۆن لۆ دەکەم باشە ئەو تەلەفۆن مەکەوە باشە دەست خۆش بی دەیخوا عافیز ئیسحات ئەمن پارەی پایەکەم لە دەی ئەوانە بکەم سمە بەلاشە هەمە قەزەیە وەرە پارە لەگوێ بینم وەڵە بەتەمایم بن یەک پرستان نادەمێ ئاکۆ چی بۆ براکە ئەی نازانم ئاگری داکم زۆر نەخۆشە ئەزانم نەخۆشە خۆ لە خستەخانە نییە نا لە ماڵەیە ئەی چیەتی نازانم کوپێت لێ چی بووە دەبڵێ داکم زۆر نەخۆشە و پارەشمانی حەبی لە بە بکڕین تازە خوشکەکەم بوو تەلەفۆنی کرد بەخۆشم 2,000م پێ
نازانم چ بکەم تەلەفۆنم لە مامیشم کرد ڕەتی کردمەوە ئاکۆ خەم مەخۆ حەبەکەی بای چەنە گرانە بای چەنە 40,000 سیر کاکۆ من بۆت حەلەکەم باشە کۆ حەلەکەی من بۆت حەلەکەم خەمی لێمەخۆ بەس تۆ ڕسمەکەی ئەگەر ڕسمیت لای ڕسمەکەی پێ پیشان ڕسمەکەم لەلای ئاگرین بە زۆر گرانە قەینە ئەوانە ئەمن دەڕۆم ئاگرین بزانم شتە چ پێیان ناکەم لە بۆ ماڵێ بڕۆ چاوەکە چقدر بیانات داجیان جان ئێستا حەبەکەت لە بۆ تەرتیب دەکەین باشە کچ باشە باشە هەناسم زۆر توندە بچمینێک ئاوت لۆ بێنم بڕۆ نەکەم لەبێ باشی سانە کاکەی حەبەکان کانێ هینا بە ئاگرینی برادرم گوتیەوە ئێستا لەوانەیە ئەو بینی وەرە کوڕم مەرە زۆرێ لۆ لەوێ ڕاوەستە وەرە زۆرێ وەرە باوڕێنە لای دایکم سانە ناتام داکە بۆ نەوەی ببینم وەرە کوڕم وەرە بزانم وەرە وەرە ئەی هاوار مردم ئەی داجیان داجان داجان بە قوربانت کوڕم ست کرد دا بە ئاگرینی برادرم گوتی ئێستا ئەو لەوانەیە حەبەکان بینی کوڕم ئەی لازم کەن زوو بن ئەی ئێدە زوو بە تەلەفۆنێکی لە بۆ بکە بزانە بۆ نەیەنا چ بوو داخرایە بینیت ئەوەش برادەرەکەت باسی برادری من مەکە لە قسمەکانی خۆم زۆر باشترە هیچ کات نایهێنێ بەسە بێدەنگ بن بە قوربانت ئەمن مردم دایە ئەنگۆشتنگە دەنگتانە دایە تەلەفۆن بۆ نژاری خاڵم بکەین ئەکید ئەو لەرمانەکان دێنێ نەژادی خاڵت وانە لۆ نەژادی خاڵت 2 ساڵە سەر لەو داکەیدایە لە برادری تۆ زۆر لە باشترە برادری من باشترە تەلەفۆنم لە مامیشم کرد ئەویش ڕەتی کردمەوە بێدەنگ هیچیان لە هیچیان باشتر نینە بێدەنگ بن مردم بە دڵنیابە لە بۆت ناینێ دڵنیابە ئێستا بێدەنگە من یاننا بێدەنگ بن تەلەفۆنت چکە دەکەم مردم بینیت وەڵامت ناداتەوە لەوانەیە شەحنی نەمابی برادری ئێستا هیچی هیچ نین برای من ئەوەی قبول بکە بێدەنگ بن بێدەنگ بن ئەمن وەختە بمرم ئەنگۆ دەنگەتان لە چییە ئەی خوایە ئێمە لەوها بەدبەختی ئەخە خوایە چمان کردیە هەموو گەڕێک دەڵێنەوە ئینسانی باشن بەڵام هیچیان 1,000 بەمە نادەن ئەخە خوایە ئەوە ژیانە ئەو ماڵە نەخۆشی تێدایە نەپێکەنینی تێدایە داکێکی نەخۆشە پارەمان نییە دەرمانێکی لەو دەسبێنێ واز دەخیندێنم تەواو واز دەخیندێنم دەچم ئیش دەکەم دا داجان منیش دەچم ئیش دەکەم
دەرگەی داگەڕم. ئاکۆی ژیان حەبەکانتینە؟ حەبەکەم هێناوە بە قوربانت. باش تەلەفۆن دەکەم و تەلەفۆن داخرا دا. ئاکۆی ژیان چ بۆ حەبەکانتینە؟ حەبەکەم هێناوە ئەو داجیان کاگالی وران حەبەکەی لە بۆ هینای ها دایە گیان باشە برا ئەوەی تەلەفۆنم لە دەکردی لۆ داخرا بوو دا. ئاکۆی ژیان گرنگەوەی دایکت سەلامەت بێ هیچ نییە وازی لێ بەنەو بابەتە داخل شەحنت نەمابوو چ بوو؟ وازی لێ بەنە ئاکۆی ژیان دایە گیان ئێستا چۆنی؟ قوربانت بە بەخێر ئاگری تخوا پێم بڵێ خۆش بێ وازی لێ بێنە تخوا پێم بڵێ ئاکۆی گیان ڕاستی پارەم نەبوو موبایلەکەم فرۆشت بۆ حەبەکانی دایکت سانە جدیە؟ دا جدی دا باسی خاڵ و مامی لە بۆ من دەکەنە بۆ برادر برادری باش لە سەد خزم و کەسی بێکەڵک باشترە برادری خراپ زۆرە بەڵام هیوادارم پشتی ئاگرینی بەردەدەی